ئەم شایەت حاڵیە دەدرێ لەژێر هەڕەشە. لە راپۆرتێکدا سەرۆک و ئەندامێکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان وردەکاری تیرۆرکردنی ویداد حوسێن ڕۆژنامەنووسەکەی دهۆک دوای 100 ڕۆژ لە تیرۆرکردنی دەخەنە ڕوو. لە راپۆرتەکەدا هاتووە ویداد دوای ڕفاندنی ئازار و ئەشکەنجەیەکی زۆر دراوە و بەجەستەیەوە ئاسەواری کارەبا و سووتاندن هەیە و دواتری شیشێکراوە بە چاوی ڕاستیدا و لە پشتی سەریەوە دەرچووە. دوای ئەوە لە گوندی سێجێ لەسەر زبڵدانێک فرێدراوە. شەهید ویداد 3 جار پێش شەهیدبوونی پێش تیرۆرکردن و ڕفاندنی لەلایەن ئاسایشی دۆکەوە بانگ کراوە. دوایین جار کە بانگ کراوە مانگێک پێش ڕفاندن و تیرۆرکردنێتی کە پێیان وتووە تۆ لەو شوێنەی کار دەکەی کە ڕۆژنیوزە هەر لەوێ کار بکە، بەڵام کار بۆ ئێمە بکە، ئێمە پارە و سەیارەشت دەدەینێ و ژیانت دابینەکەین. دیارە ڕەدی کردوتەوە. دوای ڕەتکردنەوەی پێیان وتووە ئیتر دۆسیەی تۆ لای ئێمە دادەخرێ، ئاراستەی سەروی خۆمانیەکەین و تۆ حەلت لەگەڵ ئێمە نەما. شوێنی کارەبا لێدان، شوێنی ئەشکەنجە دیارە و شیشێک کراوە بە چاوی ڕاستیا لە پشتەوە دەرچووە. پەنجەکانی دەستی هەمووی شکێنراوە. قۆڵی ڕاستی شەهید ویداد ئەوەی کە پێی دەوترێ گیرەی ئاسنگەریە مەنگەنەیە کە ئاسنی تێدەکەن و دەیگوشن، قۆڵی ئەلێرەوە تا ئێرە بە مەنگەنەی ئاسن گوشراوە هەتا شوێنی دانەکانی مەنگەنەکە تایە دەرچووە و قۆڵی شکێنراوە. بەپێی بە دوواداچوونەکانی ئەو دوو پەرلەمانتارە لەو شوێنەی ویداتی لێ دەردەچێ لەگەلی زاویتە تا دەگاتە ماڵتا 200 کامێرەی چاودێری لێیە کە هی مارکێت و دوکان و شەقامەکانن، بەڵام ڕاستەوخۆ دوای ڕفاندنی ویداد کامێرەکان سفر کراونەتەوە. لەو شوێنەی کە سەرەتا بەیانی شەهید ویداد دەرەچێ شوێنێک هەیە پێی دەوترێ گەلی زاویتە. تا ئەگاتە ماڵتا نزیک بە 200 کامێرا هەیە، کامێرای مارکێتەکان، دوکانەکان و شوێنە گشتیەکان و شەقامەکان. لە گەلی زاویتە کە شوێنێکی گەشتیاریە مەفرەزەیەکی بەرەنگاربوونەوەی تاوان کە پێی دەوترێ مکافەحەی ئیجرام لەوێن و بەشێک لەوانەی کە خاوەنی مارکێتن، خاوەنی دوکانن، سەرەتای ڕووداوەکە شایەتیان بۆ خانەوادەی شەهید ویداد داوە کە دەڵێن ئەو مەفرەزەیە پاش تێپەڕبوونی شەهید ویداد لەوێوە دێن کامێرەکان سفر دەکەنەوە بە پاش ئەو شوێنانەی شەهید ویدادی پیادەڕوا کە ئەمە جێگای گومانێکی گەورەیە. بەڵام پاش ئەوەی کە ئەم شایەت حاڵیە دەدرێ لەژێر هەڕەشە، ئێستا هیچ لەو خاوەن مارکێت و دوکانانە ناوێرن ئەو ڕاستیە جارێکی تر بدرکێت. بەداخەوەمە پێمانوان تیرۆرێکی ڕێکخراوە و بۆیە تا ئێستا کە 100 ڕۆژ تێدەپەڕێ بەسەر هاوکارێکی ڕۆژنامە نووساوە بەسەر شەهیدێکی قەڵەمدا، بەڵام هیچ زانیاریەک تا ئێستا بە دەستگاکانی ڕاگەیاندنەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە خانەوادەکەی نەدراوە. بە پێچەوانەوە ئێستا خانەوادەکەی لەژێر هەڕەشەی جددیدان لەسەر ئەوەی کە سوورن، لەسەر ئەوەی کە داوا دەکەن کە دەبێت بکوژانی شەهید ویداد بە سزای خۆیان بگەێنرێت. لە دەرەنجامی ئەو راپۆرتەدا ئەو دوو ئەندامەی لیژنەی مافی مرۆڤ دەڵێن تیرۆری ویداد ڕێکخراوترین تیرۆرە و وەکو تیرۆری دەسەڵاتی ئەمنی دێتە بەرچاو.